بۆ خزمەتکردنی وەرزشکاران و وەک وەفایەک بۆ وەرزشکاری کۆچکردوو عەبدولوەهاب عەباس مستەفا جێگری یانەی کفری و بە سپۆنسەری سکرتێری یانەی وەرزشی کفری خولێک بۆ تیپە بەهێزەکانی فوتساڵی سنوورەکە کرایەوە کە بۆ ماوەی زیاتر لە 1 مانگ یاریەکانی بەردەوام بوو. خولەکە لەلایەن ژمارەیەک لە وەرزشکارانی خۆبەخش و ناوبژیوانی خۆبەخشەوە بەڕێوە چوو. سەرەتا بەخێر بێن دەستان خۆش بێ ئەم خولە بە بەشداری هەژدەتی لە سنووری کفری و جەبارە و سەرقڵا دەستمان پێ کرد 34 یاری کرد بە شێوەی دوو دۆڕاندن شەوانە هاندەرێکی زۆر بە بۆنی ئەم خولۆ لەم یاریگای ئامادە بوو هەموو شەوێک دوو یاری ئەنجام ئەدرا. سوپاس بۆخوا بە سەرکەوتوی کۆتایی هات و وەکو ڕێز وەفایەک بۆ کۆچکردوو کاک عەبدولوەهاب ئەم خولە کراوە بە سپۆنسەری سکرتێری یانەی وەرزشی کفری دەستخۆشی لەکەین دەستخۆشی لەو میوانە بەڕێزەکانەکەین. سوپاس بۆ هەموو تیپە بەشداربووەکان کە ئەدایەکی جوان و ڕەوشێکی جوانیان لەم خولە پێشکەش کرد. یاری کۆتایی لە نێوان هەردوو تیپی پرادۆست و ئاڵتون بوو. تیپی برادۆست توانی بە لێدان یەکلاکەرەوە لە تیپی ئاڵتون بباتەوە. بە تاکیدکردنەوەی ئەم جۆرە خولانە یارمەتیدەرێکی باشە بۆ ئاسیاریزانان و ئاسیاریزانان بەرەو پێشەوە. ئەم خولە کە بە سپۆنسەری سکرتێری یانەی وەرزشی کفری ئەنجام درا بە شێوازی 2 جار دۆڕاندن لە یاری کۆتاییدا تیپی برادۆست توانی بە لێدانی یەکلایکەرەوە لە تیپی ئاڵتون بباتەوە و نازناوی خولەکە بەرز بکاتەوە. دواتر خەڵات و دیاری لەلایەن هاوڕێی وەرزشکاری دێرین عەبدولوەهاب عەباس مستەفا و هاوڕێیان و دڵسۆزانی وەرزشەوە خەڵات و دیاری بەسەر وەرزشکار و یاریزان و تیپە سەرکەوتووەکان دابەشکرا. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری.